برێ ئەتوو بە قەولی چەند مانجی ئەو پارەداتە ئەو کابرایی 4 مانگی ڕەبق باشە ساڵە تو پێم برێ ئەو 4 مانگە تەواو بوو یان نا لە دوو نێشەوێ پاش نوێژ ئیشای باشە پاش نوێژ عیشایلۆ کاک ئیشی من هەمووی بە دەقە و حیسابە کاچ خۆم چاوەکە ئەم من وەکی ئەو پارەمدایە نێژی ئیشایە بوو لەگە مەلا عەسەنی لە مزگەفتێ هاتینە دەرێ لەو عیشایە لۆ ئەو عیشایە بەمانە دەکا 4 مانگی ڕەبق کاچ خۆم قوڕت بەسەری ئەرێ وەڵڵا سەباح مەدەگە لەگە ئەو حسابێ ساڵح لۆی کردی باش ئەوە دەرێ نیتم چی دێ دەکەی دەیکوژی سەهلە نەمنە دەکەی هەر دیناری درێمەشی دایمە سەرێ دوو مانجی لەسەر ڕادەوەستم چت گۆ هەر دینارێک درهەمەشی دایە سەری کورۆ دەفتەر ڕیبای خوا بدگری والله کاش خۆ دەبتە ڕیبا دەبتە میبا ئەوە لەکنە من ناخوا ئەمن عەقڵ خۆمی هەندێ دەستچین ئەرێ بۆ قورعان ساڵح بەێ ئەمن زگم بە تو ناسوتێ ئەمە زگم بە سەباح مەرەگەی دەسوتێ تووشی ئەو حرامەی دەکەی خوا بدگەرێ وەڵڵا کاکە ئەمن پارەکەی لە زیاد دەدەم و بە لەو موسیبەتەی قوتاری کەم ساڵح ئەگەر پەشیمان نەبیوە کورە وەرە بنیادەم لەو ئاوایی کەس کەیتی بە تو نایە ئەتووسی پێم نارەی ساڵح بێ منەتە باشە ساڵح باشە بێ منەت بە هەر دەگریەوە ئەگە ئەمن حەمەد ماسما چاوتان دەرناینم ڕۆژێک لە ڕۆژان بێنەوە برێم فلانە کەس چایی لەمە سۆر کردەوە بتان بینم ها مستینگۆ و قەپۆزی خەرچی ئەوم لێتان دەوێ باشە باشە باش سعید لێ لە برات بوو چەند پیاوە ئەتو تو دەرێ بەرێ بابە ئەمر دەکەی ناکە تو زانمە ها باشە ساڵە بڕنەوە پێ دەرێن بڕنەوە کەس نییە لە ئاوایی لە ڕاستە من دۆخینی لە پێشەوە بی تێدەگەن ساڵە کاکە کاچ خۆت ئیش ئەوها نابی برای من بڕێک منداڵەکانی خۆ نسحات بکە کورە وەڵڵا هیچ ژیانیان لێ تار کردینە وەڵڵا چیدی چیدی چێ هێشتان پێی دەوێ کورە منداری من ناوێری لەناو بەناو گوندیدا بڕۆ مەخراب لە بە منداری تو ئەمرێ من کورە بە بابیان دەچم بە باب وەڵڵا نادۆڕێنن ئەمن دەزانم ئەتو دەرەی لە من ناگەی ساڵە باشت تێدەگەم ئەوڵە بە مندار دەرەی برێ ڕێک خۆیان بگۆڕن ئەگەر نا ئەمە ڕێیان دەگۆڕم ئیلا دەوی بە پەیماری مەدا بێت یان سەرتان دەخرێ دەوجە وەرە لەگە ئەو کابرای تێکە و فڕکە تێدەکەی فرناکەی یان تێناکەی فردەکەی ئەوە کەیف خۆتە کاکە ئەو جا ئەنگۆ کاچ خۆ کاک ئەوڵە خۆتان دوورە بەراکەن لەگەرە من ئەمن ئەولا ئەولای نازان لۆخواتان پێ دەرێم تێدەگەی خۆ لە تو خویبی من نەدەن ها بەخوای بابم قسەکەی تو تەواوە پیا و نابی خۆ لە تخوبی پیاوی وەش تو بداتە ڕجا لێ دەکەم دەخیلی دەبم زانە قەتە تو نسعەتەش ئەو کابرایی ناکەی خێر ئینشاءڵڵا مەسەل ساڵح ئەوە نییە ئەدی چێ هەر ساڵح هەرێ ئەوە دوونێ لەگەر مندارەکانی من کردی تێ دەودەوانەی و گارەگار دەرێ قەت نابی ئەنگۆ حیوانی بە پێشماری مەدابینێت دەبی بستنەوە کنماری حەسەن خڕێ بسوڕێن و ئەوین درێژ گەلک دوورە ئاخر چێ خواخە وەڵڵا ڕێیەکە دوورە لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم ولا بزانك أو كابري خدا بەسەر تو ئەو هەکاکە گەفی لە مندارەکانی من کردێت گۆتیتیان وەڵڵا وەبیللا وەتلای حیوان و بێرەدا بێ لاقی چەند تەگە و بەرانی هەیە هەمووی دەشتێنن دەباش تخوا ئەوە ئیشەوە لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم چ بکەم بریە لەسەر شنگ و تااقەتی جاران بوومە چێخوا ئەو جەبا ساڵە ئەو هاگەف و گوڕی لە خەرشی بکردبا لە ئاوایی ئێ ئەگەر هەمکە بە قوربانی گول لە چی دەکە ئێکر ئەو مار و مندارە ئەو هەدەمینێتەوە یعنی سرم لێ سوڕمایە سوڕ خەرچ و گوندی هەمووی لە دەستی بەدادەدادا ئەتو برێت چێت ئەبێ ڕۆژێ دیسان زای چی کردیا نێرەکەری مارە حەمەد شێخەینیە هەرستایە بەخۆی نەک مندارەکانی تەنەکەی لە کلچی نێرەکەری
لێن دەرێژ بوویتە بینە و بەردە عارب دەرێ هادەمالی و مامالی وەڵا بوویتە هەڵا دیسان لێن دەرێژ خۆرتە نشکی قەومالیە ئەوجەوە وەزعە ئەو لە سەبر فەری ئەمە دوایگاش دیۆخانی دەکەم یەک دوو قسەی لەگە دەکەم بڕک سەبر لێ بدرێ واللهی سەبر مانگەلە کردی کاکە واللهی ئەگەر وەزە ئەوها بڕۆ ئەو کابرا لۆی بستە سەری ئەوها باوڕت بۆ خوددای کرا یەک کەس لەو گوندەی نامێ هەموو کاکە لە دەست پێی بار دەکات سهلە سهلە عوسمان بەریوانزە ئەو لۆ بکە ئەو ئیشە چت دەوێ ئەمش لە خزمەتت داوە مام صالح ساوك أوان الساعات يتيمن كنا أو شيء بمن مسبيرة خير الدقعتي أمن أو طاقتي يشمني كل هيتي بيتي وترى ما عشت مارا ودا شلون دا تكتي كاتش خوم ناتسم أم بخواني وخواني بلا كرم ناتس والبارة تتبع كاتش خوم بمن ناتس نخد يكش كيف بيني وبرنش وكل كمن نايت كاتش أوان هيتيم أنا يقناح الساعات يتيمنو مفهوم ولك نخواني خزمي شما هذول تيكا وفركة دەزانی شتێکی ئەو هاتکرێ لە ئاوایی دیکرێکی وا دەکەی ئەوێ ڕوح لە بەر بیکەیتی پێ ئەمن بەرێ بەرێ ئەتو ساڵح بڕۆ دەمێدی عولا لەکرم بوو یەک کۆمەرگازان لێت کردیان دوونێ منداڵەکانی حەلی بێوەژنێ هاتینە دەرێ مام ساڵح ئاوێ لەسەر بڕنێ حتا بەگرت ئەو هێتیمانش داتوی باشە ڕەحمان خواری فەقیر هیوەیە لێ بدەن یەک چی لێدان شوان دۆکرێ بەسەرەوە کە تێر ناوزی أو أي والله بقوم تصرفي لسدكم كس علاقي بمدانية ساڵح ئاو ئاوی هەمووانە ناتوانانی بێقانونی تێدا بکەیت هەمووش لەسەر پێ کاتیرە لە گودی بە شاهدی مەلا عولا حوسێن عیشۆک و حاجی ئەبوزێدی ئەو ئێستا دەستی ئاوەکەی بەردەدەی غەدر لەو خەرکەی مەکە باشا باش كل عم شريفي والله دبي دردك بدمي أقل أم صالح بم دبي وكمية قاقولين ناو قدي بكي بقاقول برو تێگەیشتی چنگۆ ساڵح بري بري كاك عمل بقى تيجيشتم أقل نمرم وشيوا فرموا فرموا السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. كاكا تقولوا مدار نونس عنا في كاكا. كل ورا. براو كنت أنا زاخنا كاشكم. لك الشيطان ورق على كاشكم. كي يجوا هاي براو. شي من داري. تو بشينا فروداتنا بيني ما راح. من داري من؟ من داري تودي شوف من داري مني. من داري من؟ هذه من داري منها. من داري من كلك من داري كل سايبي. والله ما عالم ده ثاني برو لك هتشوف السيارة. سايب كل من داري من موتا. بنيش سن داري كشت ورا بدانا ها. هاكم من داري نسعك كاشكم. كبروا كاشكم برو كاشكم برو تاكم تا كريستام تاريخ برو تاكم تاريخ برو كاكا. ماش. تورا برو لموتا أو لطيف قادر كامل أو مزيد قادر كامل. يرو جواني شادي والله من داري على شي شوف كاديا. ها علی خێر خۆچنە بکڕۆ وای مام چێخوا بابم سەلامی دەکردی گوتی پێی برێگەردەنمان ئازاکە گەردەن ئازاکردنی چواوە چ علی ئەمە دوێنێ نەکردن و بەلای لێ نەو بابن ناوەڵە مام چێخوا بابم بەلای لێ نییە بەس ئەمە بار دەکەین بار دەکەن سەبەب وای مام چێخوا مام ساڵح و منداڵەکانی چ خۆشیان لە ئاوای نێشتێ بابیشم سندی خواردێ لێرە بار بکە کوڕم علی جێبدێ بابت برێ مامشێخوا سەلام لێ دەکا گوتی بڕک سەبر بگری سەبری لەسەر خێرانە وعد بی برێ گوتی وعد بی هەتا دوو مانج دی ساڵح و منداڵەکانی خۆیان چاکرد خۆیان چانەکرد ئەگە ئەمن لە ئاوایم هێشتن زان ئەمن حەمەدیمە ئەخر مام چێخوا بابم گەلە بێزارە سندی خواردیە هەر بار دەکەین ماریشمان تێک نایە بار مەکەن کوڕم پێی برێ لەبەر خاتی من بار مەکەن ڕاوەستە سەبر بگرن باشە مام چێخوا پێی دەرم ئەگەر ڕازیبی ڕازی دەبی ئینشاءڵڵا باب لە قسەی من دەر ئەرە وەڵڵا مام ئەوڵا هەن نەخۆشە لە ئاو زینگانە کورە من پێرێ دیتم بەرای لێ نەبوو ئەرە وەڵڵا مام ئەوڵا لە دوونێوە کەتیە کتوپڕ باشە علی بابت چوو بەکنی چ بکە مام ئەوڵا بابم جیرانە هیچ چارەمان نەبوو ئای بەنی ئادەم پێرێ
لەبەر دەستی بەدادەداد بوو دێگو لەو ئاوایە لە دەستی ئەو کابرای بار دەکەم ئەو ڕۆژ چووە سەری لێ بداتن نەخۆشە و بیپرسی ماشەڵڵا ماشەڵڵا باشە کوڕم باشە عەلی ئەم منیش دەچم لەگەر چێخوای ئینشاڵڵا دەچم سەرەکی لێ دەدەم انشاءالله كاك الله بەرێ كاك حمد برێ سانە ئەمەکە والله گردن ما عذاب كان تخوا برينا خرشي بندي لغاي أقواي قدر ما عذاب كان خرشي بالم لا حول ولا قوة إلا بالله کاکە گردن خۆش و ئازاوی ساڵە هەزار دەر گردن ئازاوی ايه لسان وقبرو كفشي مانو خواي قو صد خوزقا خوايا لسر شنقو طاقتي زارا بابا يك بيك لدركي همو مالكم بدابا لآواي قدري خو بيانا عزالتو كلمة ناوي خوای بینە ساڵح ناوي خوای بینە کاکە خوا گەلە گەورەیە خوا زۆر بە ڕوحمی شەکوڕی خۆم بابی من هزار زار بناي خو تو بخواي قورا آخانگو نازانن كاك حمد كاك حولا زورم زرم نخشي آواي كس خوايا لبن أوباري قدرناها بقل بالرحمة توني خواي قورا هیچ غەمە نەبی ساڵح غەمێ مەخۆ واللهی وعد بی مار بە مار لەو ئاوایی بگەڕێم یەک بە یەک گەردەنتیان پێ ئازا دەکەم خوا گەلە گەورەیە تۆ بەچی یەقینیش بکە توبة خوايا ستزال توبة يا أرحم الراحمين خوايا لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم لا حول ولا قوة إلا بالله بەرێ كذا برك سرد بينا فيش إيش بيتا فەرموو باش خوا گەورەیە خوا گەورەیە غەمە نەبی ئینشاءالله 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 صالح إن شاء الله سعد بي بس توبة استغفارشي سعد بك كاكا سكا خوا درجي توبة لعبد خوي قفلناك حتى رحنا قاتا إيرا أتوش توبة بكو لرحمة خواي ما يؤسم بكاك ساڵح ئەمە هەردەستین ئینشاءالله خوا شفات لۆ دەنێریتن کوی باشە ئەو هادەبی خوش گەلک بەڕوحما هەر ئیشەکەت بەمە هەبیتن ئەمە ڕاوەستاینە ئەوە مام چێخوا لێرێ ئەمن لێرەمە و ئینشاءالله کوی باشە خواوا دەکاتن إن شاء الله وكاك الله بەرێ چوندا أخواي وي بيم قوتي تقوالهم زي ما زي غەمن نەبی إنا لله وإنا إليه راجعون لا حول ولا قوة إلا بالله يا رب خوا لقناعات خوي صالح عليه والله جەنابی چێخوا دەزانێ ئەو ڕۆژەوەکی ئەمنت و پێکەوە لەکنی بوون چ وەسەتێکی کرد وسيتي سعولا مام چێخوا ئەوە ڕۆژەکەی لەکنی بوون سەری لە بنجێ من نا وەسەتێکی کرد گوتی ئەوڵا ئەگەر ئەمن مردم لە قبرستانی ئاوایی مەشێرنەوە وتی من گوناحم گەلە کردێ پیاوەکی باش نیمە با بە ئاهی منیش ئەهلی ئەو قبرستانش بە بەرادم وتی لە جێشتکە بشێرنەوە ئەو وەسەتەکەی باشا أولا نيقول شيء مشان با بەرێ وەڵا گوتی پارچە ئاردۆکەچیان هەیە لەکن بچەکی كتي قوتەی ئەوێن دەرێ گوتی ئەرێ بشێرنەوە يعني أولا قوتي وصيت بي كدي وصيت بەرێ گوتی وەسیەت بی دوای بە خۆشت دەزانێ یعنی وەسیەتە بی جێبەجێ بکرێ مام چێخوا
بس تزمع صالح إن شاء الله أخواته بيلي وقلتو خوا قبولي كردي صالح ما دام أو هاي قلتوي أو لا أو كمية أقصيها أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. سبحان الله سبحان الله. خويا لقوريتو يا ربي خدايا قلق بالرحمي. ما شاء الله ما شاء الله خدايا والله أويل رحميتو بيه غافل بيتن قد إيمان نابه. ما شاء الله خدايا لرحمة أويك لرحميتو غافلة أو النزانة أو خونة سبو صالح أو خوني بسم الله أبو حمد بشرمو حمد بشرمو يعني عولة تبيم صالحت أو هذه اللي خير بري أري والله شيخ وخوادي زاني كودنا موحات خونم صالح مدي ذكر شباك وخاوين لبرد أبو كسك لنا وقولوا قرزارة شدابو رنگو روك دتقو مانج تساردي دروشيتو ما شاء الله. إيه باشا لبو من هاد إيه قلتم ها صالح كوي وزعت كوا كرة قوتي أمن قلق باشم الحمد لله باوري بو خدا هبي أو هاي قوتي خوال همو قناعي من خوش بوا خدا عفوي كردي ما خوال لو قناعي أو كسانش خوش بأوانيك قبري علو من الهداية. سبحان الله. الرأس فرمي خدا كدري. بسم الله الرحمن الرحيم. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. عولا زايت ذكي عولا دو شيري جوان برادان لدي نأكشي لسرد نسي دو كسل أولا قال خود بو آراش سوية سقى بصالح هذا كل أو شاشي قلع عندك هو اللي بجري له خلقي